لە ڕاستیدا هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق پابند دەبێ بۆ بڕیارانەی کەوا حکوومەتی عێراقی بڕیاری لەسەر دەداتن. حکوومەتی عێراقیەوە هەر شتێک هەر ئەمرێک بڕیارێک دەربچێتن حکوومەتی هەرێمی کوردستان پابند دەبی پێی، بۆیە ئێمەش بەپێی ئەو بڕیارە مۆڵەت نادەین بە بازرگانەکان بۆ هاوردن یاخود هەناردنی ئەو مادانەی کەوا قەدەغە کراون لەلایەن حکوومەتی عێراقی. ئێمە لە ئێران مەوادی پلاستیکی، مەوادی خۆراک، مەوادی سەوزە و میوە هەندێک زۆری کاروبایات و ئەو بابەتانە دێنین کە هەتا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە ئابلوقەی ئابووری ئەمریکا نییە بۆ سەر ئێران. بە پێچەوانەوە ئێران لە هەندێک مەواد ڕێگە ناداتن کە بێتە هەرێمی کوردستان لەبەر پێداویستی ناوخۆی، لەبەرەوەی لە ناوخۆی کەم دەبێتەوە و هەندێک مەسەڵەن سەناعات هەیە کە مەوادی ئەوەلیەکەی ڕێگە پێدراو نییە لە وڵاتانی تر بێتە ناو ئێران، ئەویش بە هەمان شێوە کارگەکانیان ڕاوەستاوە، ئەوانیش ناتوانن مەوادی خۆیان بنێرن بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ وڵاتانی تریش. بەڵکو ئێستا حالی حاضر ئێران هەندێک مەواد هەیە خۆی ڕێگەی نادا لە بە پێداویستی ناوخۆی، بۆیە بازرگانەکانمان ڕووی بازرگانیان لە ئێرانەوە وەرجێڕاوتە وڵاتانی تر، بۆ نمونە تورکیا و سووریا و ئوردن، ئەو مەوادانی کە پێشان لە ئێرانەوە دەهات و ئێستا ڕێگە پێدراو نییە یاخود حکوومەتی ئێرانی ڕێگەی نادا لە وڵاتانی تر بەدیلیان دۆزراوەتەوە.